ناوەندی لێکۆڵینەوەی کۆمەڵی کوردی بەریتانیا لە شاری بێرمینگهام بە ئامادەبوونی ژمارەیەک لە ڕۆشنبیران و چالاکوان و ڕۆژنامەنووسی کوردی نیشتەجێی بەریتانیا دیبەیتێک لە ژێرناونیشانی هۆکار و دەرەنجامەکانی کۆچی بە لێشاوی گەنجانی کورد بۆ دوو کەسایەتی سیاسی و ئەکادمی کورد دکتۆر یاسین حەسەن ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی دادگەری کوردستان و بابەکر دڕەیی نووسەر و ڕۆشنبیر ساز کرد. ناوەڕۆکی گفتوگۆکە لەسەر هۆکارە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکانی پشت کۆچی کوردان بۆ ئەوروپا بوو. هۆکارە بنەڕەتیەکان و چارەسەر و ئەگەرەکانی ئەم پرسە ئاڵۆزە گفتوگۆی لەسەر کرا. ئێمە ویسمان وەکو ناوەندی لێکۆڵینەوەی کۆمەڵی کوردی بەریتانیا گفتوگۆ بکەین لەسەر هۆکارەکانی کۆچی کوردان بۆ ئەوروپا بۆ بزات بۆ وڵاتی بەریتانیا بۆ کۆچ دەکەن لە کاتێکە هەرێمی کوردستان لەم قۆناغی ئێستادا بە یەکێک لە ناوچەکاندا درێکە وڵاتێکە شوێنێکە ئارامە لە چاو پارچەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەنجامەکان ئەوەیە کە تاکی کورد لەبەر هۆکاری سیاسی کۆمەڵایەتی ئابووری زیاتر کۆچ دەکەن. ئەوەی کە بە ئامانجێگات بێت یارە توانێت لە وڵاتی ئامانجە توانێت لە خۆیان بینێتەوە لە ئامانجەیە مەسانەوەی کە لە ستەمێک یا لە چەسانەوەیەک هەڵات بێ بڕوان ناکەم و کەسم دووارە بگەڕێتەوە بە ناو ترسەیە مەگەر کەسێک کێشەکەی حەلبوو بێ یا مەگەر کەسێک ئەو بێت ئەگەر نا من پێم وا بێت هەندێک لەوانە کەسانێکن کە هیچ هۆکارێک نەبوو کە هاتوون ئیلاوە نەبێ حەزی کردووە بێت کە ئەزانێ هاتوۆتە ئێرە سێرەکە و حەزەنیە کە و بیری لێ کردێتەوە ئەو خۆشیێنە کە بیری کردەوە بیلفعل ئێرە و ئەو شوێنەیە تا خۆت نەی لێرە نازانی چۆنە. هەردوو توێژەر دیدگای خۆیان سەبارەت بە هۆکارە جۆراجۆرەکانی پاڵنەری کۆچی کورد پێشکەش کرد. ئیشیان خستە سەر ناسەقامگیری و ململانی سیاسی بەردەوام لە هەرێمی کوردستان هەروەها نەبوونی دەرفەتی ئابووری و ئازادیە کۆمەڵایەتیەکان وەک داینەمۆی سەرەکی پاڵنانی کورد بۆ پەنابردن و ئاسۆی باشتر لە دەرەوەی وڵات وێ ناکران. یەکەم هۆکاری ئەوەیە کە ئەوێ بە شوێن نیشتیمانێکا بگەڕێ لە ڕاستیەکەیە گەنج ناتوانێت ئینتیمای هەبێ بۆ وڵاتێکە ئیهانەی بکە بۆ وڵاتێکە شکۆمەندی پێ نەبەخشێ بۆ وڵاتێکە وەزیفەیەکی نایاتێ بۆ وڵاتێکە مامەڵەیەکی مرۆڤ دۆستانەی لەگەڵانەکە ناکرێت گەنجێک بمێنێتەوە لە وڵاتێکا کە ئیستیبدادی سیاسی تیابێ قۆڕخکاری تیابێ بە ئەندازەیەکە هەز بە ئیهانە بکە هەز بە وجودی خۆی نەکا دەسەڵاتێکە لە جیاتی ئەو بیر بکاتەوە لە جیاتی ئەو بڕیار با لە جیاتی ئەو هەموو کارەکان بکا بڵێ من لە جیاتی تۆ هەموو شتێک جێبەجێەکەم دەیت وجودیم ئینسانە یەکسانە بێ بە سفر لەم کاتانەیە بەقەدرمان هەیە و ئیحساس بەقەدرمان هەیە مەسەڵەن کەسێک زانکۆی تەواو کردو لە کوردستانە بێکارە کار نییە بیکار زانکۆی تۆ بۆیە کۆمەڵگا ئەم ئینسانە ئایلەکەی مەسەفی تیا کردو بۆی کە ئیشی دەستکەوێ ئەین تۆ ئەم کەسە بەرهەم هاتوو بۆ بازاڕی کار بەڵام لە بازاڕی کارە ئیشی نییە ئەمە قەدرێکە لەو کەسەیەکن کە تاوانی حکوومەتە تەوزیعی سەروەت داباشکردنی سامان تەوزیعی قودرەت کە هەر نییە یعنی زۆر ئەوش نەعادلانە ئاگامان لێکە نەعادلانەیە یعنی تەوزیعی قودرەت بۆ نمونە کەسێک زۆر شایستەیە مەسئول بێ لە شوێنەکە بەڵام لەبەرەوەی لە تەکەتوری فلان نییە لە حیزبی فلان نییە ناچێتە سڵتەوە. هەر لە دیبەیتەکەی ناوەندی لێکۆڵینەوەی کۆمەڵی کوردی بەریتانیا قسە لەسەر ڕاستپاردە و چارەسەری ڕیشەی کۆچی کوردان کرا.